ناوم کۆدیا هۆشمەند حسێنە ئەمڕۆ بەشداریم کردو بە ئیشی ڕایزن بریتێدا دوو موادە کە تێکەڵی ئەگری تۆ ئیگریتەوە هەروەها توانی ڕەنگ و شتیشی لەگەڵا تێکەڵ بکەیت و هەر شتێک حەزت لێوێت توانی تێکەڵی کەی لەگەڵی مەسەلەن ئێستا من لێرە دوو پشکێکم خستەتە ناوی ناو ئیشی ڕایزنەکە ڕەقیش ئەبێت و ناشکێت موادەکە لە هاوڕێیەکم فێر بووم لە ئەڵمانیایە ئەم ئیشانەی ئەکرد ئیتر منیش حەزم لێ بوو بە وردە وردە دەستم کرد بەم ئیشانە و تر ئێستا ئاوا دەرچوو شتانە دەرچوو. ئێمە پێشتر لە ئەڵمانیا بووین ڕاستە دەمێکە هاتوین تقریبەنەوە 10 ساڵە لە هەڵەبجە ئەژین ئێرە خۆشترە بەلامەوە لە جاتیەوەی بچینەوە بۆ خارج چونکە لێرە لەگەڵ ئایلەکە تایت زۆ خۆشترە و ئیتر بە خۆم لە ماڵەوە هەر خەریکی ئەم شتانە بووم زۆرم حەز لێ بوو بینیم کە خۆی ئەو شتانەی دروستەکرد هاوڕەکەم ئیتر منیش حەزم لێ بوو دروستم کرد. ئێستا لە ئەڵمانیا ئافرەت زۆر حوڕی زیاترە لێرەوە نییە لێرەوە عەکسەوەیە بەڵام خەریکە ئێرە وردە وردە وای لێت کە ئافرەتیش حوڕێتی زیاتر ئەبێت و ئیشی خۆی ئەکات و بەر و پێشەوە ئەچین خەری. داخوازی خەڵک زیاتر لەسەر حرفەکانە زۆربەی ئەو ڕەنگەیان ناوێت کە خۆت دروستە کردووە ڕەنگێکی تایبەتیان ئەوێت یان مەسەلەن شانەکانیش زۆر ئەکڕن شتێکی جوانە.